یانی ئاڕات دامەدەکەرەکانی بۆ وەرزینەوەی خولی نایبی کوردستان بەردەوامە و لە کۆتاییەکەکانی مەشقێتی پێش ڕوبەڕووبوونەوەی چوار قوڕنەی تازە سەرکەوتوو بۆ نایاب. ئاڕات بەڕاهێنەرەتی عەبدوڵڵا مەحموودی بە ئەزموون و ستافەکەی ماوەی 1 مانگونیوە خەریکی ئامادەکردنی تیپەکەیانن بۆ خولی نایبی کوردستان و چاویان لە ئەنجامێکی باشە جیاواز لە وەرزەکانی ڕابردوو بێت. بەرنامەکە بە شێوەیەکی ڕێکوپێک سواسی دەستێکا جێڕی دەکەین، سواسی کاپتن عەبدوڵڵا دەکەم کە دەرفەتیان پێدام ئەو بەرنامەزەیکە لە ژێر دەستم بوو ئامادەکاریەکی نمونەیی و میسالی ئەنجام بدەین و بتوانین ئەو توانە جستەی ئەو یاریزانانەمان کە هەیەە و لە ڕووی بەدەنی و تەکتیکیەوە کاردانەوەیەکی باشی هەبێت لە ناو یاریگاداوە بتوانن ئاستێکی باش پێشکەش بکەن و ئەنجامی باش پێشکەش بکەین جیاواز لە ساڵانی ڕابردوو. ئەو یاریزانانە ئێمە خۆمان هەڵمان بژاردەوە بە ستافی ڕاهێنەران بە تایبەتی و ڕاهێنەری یەکەمیش بە تایبەتی تر ڕامان لەو یاریزانانە هەیە و دەستنیشانکردنی خۆمانە و گونجانێکی زۆر باش لە نێوان ئێمە و یاریزانەکان و دەستەی کاجێڕی هەیە بۆ هیوای بتوانین ئەنجامی باش بەدەست بێنین و تەوفیقیش لە دەستخوای گەورەیە. یانی ئەڕات بۆ ئەم وەرزە نیوەی پێکهاتەکەی یاریزانانی وەرزی ڕابردوون و نیوەکەی دیکەش یاریزانانی نوێن و لایەنەکانی دیکەوە گواستراونەتەوە بە ورەیەکی بەرزەوە بۆ دەستپێکی خولەکە ئامادەن. بەڕاستی ئەم ساڵ برین تا ڕادێک دەتوانم برێن بە شێوێکی باش خۆمان ئامادە کردووە، چەندین یاریزانی نوێمان هێناوە و ڕاهێنەری نوێشمان هێناوە ئەم ساڵ بۆ ئەوەی بتوانین بڵین منافەسەی دەوری بکەین و لە ریزەکانی پێشەوە نزیک بینەوە. لەو چەند یاریایی بڵین دۆستانە ئەنجاممان داوە دەتوانین بین یاری باشمان کردو، ینی جیاوازی هەیە لەگە ساڵەکانی کە ئینشاءڵڵا بتوانین لە ریزەکانی پێشەوە منافەسە بکەین. یانی ئەڕات تا ئێستا نەیتوانیوە نازناوی خولی نایبی کوردستان دەستە بەربکات و هەموو هەوڵێکی بۆ بەرزکردنەوەی نازناوەکەیە. ئەگەر بۆ جارێکیش بێت ئاڕات لە یەکەم یاری وەرزی نوێ لەسەر یاریگای خۆی ڕۆژی هەینی میوانداری 4 قوڕنە دەکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.